ئەگەر دوو کون بوو واتە ماری ژەهرایی پێوەی داوە، یان ئەگەر دوو کون بوو لە دوای دوو کوونەکە ڕیزێ وردەدانی کەش بوو، ئەمە نیشانەی ئەوەیە کە مارێکی ژەهرایی پێوەی داوە. باشە کاتێککە مار پێێتەوەیات ئەبێ بزانین چ جۆرێک پێوەی یاوی؟ بەڵێ بۆ نمونە تۆ کە مار پێێتەوەدا بێگومان پێش هەموو شتێک ڕاستەخۆ پێویستە بڕۆ بۆ لای پزیشک، نەک بڵێ وڵا لە ڤیددیوەکە بینیومە پێویستە دەست ئاوا لێ بکەیت و قاچاوا لێ بکەیت. لە هەمووی باشتر لە هەموو دۆخەکان باشترەوەی خێرا بڕۆی بۆ فریاکەوتنی خێرا. باشە بزانی چ جۆرێک لە مار پێوەی یاوی یاش وەسفێشی بکەیت؟ بەڵێ بۆ نمونە ئەو کاتە ڕاستەخۆ ئەڵەی مارێک پێوەی داوام، ئیتر تاعاان با بڵین حساب کە ئەو کەسێک کە مارەکە پێوەی داوە هیچ ئەزمونێکی نییە لە مار ڕاستینەوەیە، بەڵام بۆ نە شوێنی برینەکە پیشانی دکتۆرەکانەدا. ئەگەر دوو کون بوو واتە ماری ژەهرایی پێوەی داوە، یان ئەگەر دوو کون بوو لە دوای دوو کوونەکە ڕیزێ وردەدانی کەش بوو، ئەمە نیشانەی ئەوەیە کە مارێکی ژەهرایی پێوەی داوە. بەڵام ئەگەر ڕیزێدانی ور بوو هەموو کوونەکان وەک یەک بوون واتە مارێکی بێژەهر پێوەی داوە.